سڵاوتان لێبێ خۆشەویستان، ئینشەڵا هەمووتان لە ساغ و تەندروست بن. ئێمە ئێستا لە یەکێک لە بازاڕەکانی شاری سلێمانین کە تێدا لێرە هاوڵاتیان کەلوپەلی ناوماڵ ئەکڕن یا خودەی فرۆشتن. چەند ڕۆژێکە حاڵەتێک بەدی ئەکرێت کە زۆرێک لە هاوڵاتیان کە دێنێرە کەلوپەلی و پێداویستەکانی ماڵەوەیان کە زەرور و پێویستە هەبن لە ماڵە ئەوانەیە هێنەی فرۆشن. ئێمەمانێ ئەمڕۆ پرسیار لە خاوەن دوکانەکان بکەین و ئەگەر هاوڵاتیانیش سەردانیانیان کرد پرسیاریان لێ بکەین بزانین وەزی بازاڕی دوکاندارەکان چۆنە و هاوڵاتیان زیاتر چییە فرۆشن و هۆکاری ئەوەی کە ئێستا هاوڵاتی پەنای بردەوە بۆ ئەوەی کە پێداویستە زەرورەکانی ماڵی بفرۆشیە چییە؟ ئەمانە چەند پرسیارێک لە سەردانیکەران و هاوڵاتیانی ئێرەکەین ئێوەش بینەری بەرنامەکە باز لە حاڵەتێکرێک کاڵێن هاوڵاتیان پێداویستە سەرەکیەکانی ماڵەوە هێن ئەیفرۆشن. جوێنەکەی بە دیوارەکە لێ کردێتەوە بیشانە بەم لە ژوورە فرۆشتێت. کابرایە سەلاجەکەی فرۆشی لە کابرای کرێخانوو هاتووە لەسەر مۆساوە بۆ 150,000. موبەری دەم ڕۆژانە لە ماڵانە ئەم بەردەم هی ماڵانە کابرا بۆ احتیاجی فرۆشتێتی برایشتی دین. پێویستی بە 100,000 بێ بۆ نمونە، پێویستی بە 200,000 بێ. تاقمەگەی فرۆشە بای 200,000. من دوێنە بۆ نمونە بەردەکەم دا بە کابرای قورئانەخوا 50,000 پێ ماوە. ئەنی 50,000 فەقیرە بیا بەچی. لەم ڕۆژانەیە کوڕێک ئەلیۆ هاتیکا بێبوو غەسالێکی ئۆتۆماتیک و دەرزێنێکی لۆکی بێ وەرگی هەڵەسراو بوو. وڵاتی کە معاملەمانە ویستم دەی بکڕم. دەستی کرد بە گریانتم بۆ گری برای گیانەوە. وتی خوا ئەگەی لێ ئەمە بە قیسی وەرم گوتۆ لە بکرێ خانوەکەم و عیلاجی دایکم. بژێوی بازارتان وڵی بژێوی بازار نەماوە، ئیشیتیا نەماوە. من جاران کۆنە بوو ئێرە بەر ناکەو ڕۆژانە دوسێ جار دوکانم پڕە کرد و ئەم فرۆش و بەتاڵە بووە. ئێستا کۆنەکە نەماوە، خەڵک پارەی پێ نییە کۆنەکەی بگۆڕێت شتی تازە بکرێت. تا منەمە دامن کردەوە بە شتی تازە. جاران نەمە بە 7 وەرەقە ژوەرەقە بوو، ئێستا بە 4 وەرەقە. لە سەری کۆنەکەیە خەڵک کە پارەی پێ نەبێت تۆ پارە پێ نەبێت خواردنەکە بکڕێت ئەساسی ماڵ ناگۆڕێت. سعرەکەوانە دابەزیوە ئێستا زۆر داوەزیوە لە شار جارانە ینی لە 150 داوەزیوە. جگە لە با بڵێن بژێوی خۆتانە بێ کرێ دوکانیشتان وە ماوەیش کە بەشێک بازار باش نییە و بەشێکیشی کەرەنتینە بوو. وەزی کرێ دوکانتان چۆن؟ وەڵا ئێمە وەزی کرێ دوکان هەرۆ خۆیەتی من خاوەنی مڵکەکەی من باسی ئەوەی خۆمەکەم کە وەختی سەری مانگ هاوتم کاگەیان کرێ ئەم مانگە ئەوتی کرێ مانگە مێرێ لەبەر دوکانێ داخستووە کرێ مانگێکی ترم بۆ بێنە. ینی ئەو من پیاوەتی خۆی بوو کرێگەی لێ وەرنەگرتوم. هێری بنووسێک توانی هاوکاری من کرێ مانگێکی لێ وەرنەگرتوم، بەڵام تیاتی کرێ مانگەکەی بە تەواوی وەرگرتووە، تیاتی نیوەی لێوەگرت، تیاتی ڕوبعیشی لێوەگرتووە. بەڵام ئەگە حکومەت کرێ 1 ساڵ بڵێن کەەوە نییە ساڵێکە مانگێکی بۆ زەریبەیە ئەو زەریبەیە عەفوو بووە لە خاوەن مڵکەکان، خاوەن مڵکانیش بە ئامەیان توانی خاوەن دوکانەکان عەفووکەن. بەخوا لە وەختی کەرەنتینەکەەوە بازار زۆر کەس بە بەحام هەرهیچ ئیشە نەماوە. باشە خەڵک پێداویستەکانی هێنە بیفرۆشە پێداویستی ماڵ کەم ناسانی زۆر ناسانی کابرا پارەی پێ نییە. هەموو ڕۆژە خۆ ناتوانێت شاگەی بفرۆشێت دو بچێ شتی تازە بکڕێتەوە کە پارەی پێ نەبێ کابرا هەموو ڕۆژێ شتەکەی بفرۆشێتەوە ناکرێت. بازارتان بەگشتی کەس بوو ئێستا هەمووی کەس بوو. ئارەوە ڵاوەزئی بازارمان حتا بڵێ خراپ لەژێر سفرایە. ئارەوە باشە باز لەوە کرێسا زۆرینەی هاوڵاتیان پێداویستەکانیان ئەفرۆشن نە دێن گۆڕینەوە بکەن نە دێن بیکڕەمە براکەم گۆڕینۆ نەما گۆڕینۆ نەما خەڵگەی فرۆشێ بۆ عیلاج، خەڵگەی فرۆشێ بۆ کرێخانوو، خەڵگەی فرۆشێ بۆ قوربەسەری، خەڵگەی فرۆشێ بۆ ئەوەی هیچ شتێکی نییە. حتا کابرا مەعاشخۆرە مەعاشی نییە. ینی ئێستا ئێوە زیاتر شت ئەکرن وەک لەوەی شت بفرۆشن. وەڵا زیاترێکردن فرۆشتن چییە کاکە مەگەگە عەرەبێ بێ شتێکمان لێکڕێ نا کوردی خۆمان دیناری پێ نەماشتی پێکڕێت چی بکە مەعاشی نییە ئیشی نییە ئەخر هەموو شتێکەیە کاکە هیچ شتێک نەماوە. وڵی بازارمان نییە ئێمە نسبەت بازارەوە بتوێنێت بازاری ئێمە لەگەڵ جنوبەیە کە جنوبدا خراون نەما ئێمەش بازارمان نامێنێ شتی ئێمە شتی تازە نییە شتی بەکار هاتووە کە ئەیکڕین و لەم بازارڕێ ئێمە ئیشی پێوە ئەەکەین بە زۆری جملەی ئەفرۆشرێ کە جملەکەش ئەفرۆشرێ
بۆ جنوب ئەچێ جنوبیش کە سەیتەرە داخرێ معنای بازارمەنی وڵی برا چوانەکەم ئەزانی چوانە خەڵک پارەی پێ نییە ئەم شتە دەستی دووە هێنەوە لێرە خەڵک ئەیکڕەوەی فرۆشێتەوە ئیوا هەیەگە دەسەڵاتی بێ ئەیکڕێ ئەجینا باوەڕکە ینی ئێستا هەر ماوەیەکە تقریبەنەوەتەی ئەمەوە حەومانگە مەعاشیان نەداوە ئەمانە تی کاکە بەچی بیکڕێ شتی ماڵ چییە کەوانتەرە و کانتۆرە و سەلاجەیە و قەنەفەی و هەرە شتانەیە پێشوزریەوە لێرە خەڵکە هاتێرە یا گۆڕینەوەی ئەکرد یا ئەچوو شتێک پارێ زیاتری خستە سەر و شتێکی تازەتر ئێستا فرۆش تازەیەکڕی ئێستا چۆن ئێستا بە عکسۆیە ئێستا کۆنەکەشی فرۆشی هیچیشی نییە لە ماڵەوە بۆ احتیاجی محتیاجی فرۆژێ بۆ مەسروفی ڕۆژانەی فرۆژێ بۆ ماڵ و مناڵی فرۆشەیە بۆ کرێخانووی فرۆشیە ئەوانەی فرۆشە وڵی براکیان ئێمە کڕینمان زۆرترە و فرۆشتمان لە ئێستادا بە حکمیەوەی زروفەکەی کابرا سێرەکەی احتیاجە محتیاجە باوەڕم پێ بکە پێرە تاقمە قەنەفەم کڕیوە بە 225,000 ڕێکەوتوم لەگەڵک چوومە باریکەم کابرا و توتی کاکە خوا ئاگای لێ بۆ کرێخانەوەی فرۆشم کرێخانەکەم 250,000 مەجبور 250,000ەکەم ماوەت لەبەر احتیاجی محتاجی کابرا و توتی کرێخانەکەم مانی 250,000 دینارە 25,000 بۆ زیاد کردومە قیری سیاقی ناکە با من ئیسفادە نەکەم لەبەرەوە کابرا 250,000 کرێخان و 250کەم ناوە بە تاقمە قەنەفەکەی پێنجەکەم پێ نییە تۆ لەبەرم نییە لەبەر ئەوەی کە بتومە قیری سیا با بۆ توی بفرۆشمەوە بەس کرێخانەکەی داحتکە یعنی زروفێکی زۆر قۆڕە ئەم تازە لە مانگێکە ئەگەر مشتریەک بێت لێرە خەڵکی سلێمانی بکرێت هەمووی بۆ جنوب بەڕوات کوردی خۆمان ناتوان لە مانگێکە یەک نەفەر ئەگەر بتوانێت بێ بکرێت خەڵکی سلێمانی ناتوانێت شتەکە ئەوانەی کە جنوب و عەرەبن یەک فرۆشە لێرە من نۆی فرۆشم هەر هەمووی بۆ جنوبە هەر هەمووی بە جملێ و بۆ جنوب بەڕوات خەڵکی سلێمانی ناتوانێت بکرێت و بەشی خواردنی پێ نییە ئێستا بێت تاقم بکرێت بینیوە لەم چەند ڕۆژەیە کە جێگەی سەرنج بێ خەڵک لەم دوکانانە پێداویستی خۆی هێنابێ بیفرۆش وڵی بەنسبەت منەوە کە شکم لێرە زۆرتر ها ناشمە دەروانەیە بە بۆنێم وەسعەکەەوە باش نییە زۆر تێکەڵی خەڵک نابم بە دیار خۆشیەکەی خۆمە دانیشتم شتەکانیشم چکم تازەیە خەڵک نایەت بۆ لای من بڕشتی کۆنەم هەیە جارانم کڕی کشی کۆنە ئێستا شکۆنەژە کڕین بەڵام شتێکی وانە لە بازارە جارانەوە هەبوو کابرا بۆ نمونە پانکەکەی هێنای فرۆشت یا لە زستانە زۆپاکەی هێنای فرۆشت ئەوی بۆ خواردن یا بۆ شیر یا بۆ دایبی ئەوانەی تابینیت چۆنە وەزی بازار ئێستا تۆ کە ئیشەکەی لێرە مەر خراپە کاک خراپەڵە بەس بۆ جاران کە خەڵک لێرە تۆزێ باری دارایی کەس بووە ئاهات شتی لێرە ئەکڕی بەس ئێستا باز لەوە کری ئێستا زیاتر خەڵگەی فرۆشێ و لەوەی شت بکرێت زیاتر خەڵک شتە فرۆشێ زیاتر شت کڕین نەماوە ئەینە مەعاشێ و نەهیچێ و مەعاشدا کابرا بۆچیە بۆ شتەکانی فرۆشە کاک باز لە حاڵەتەیە کرێ کاڵێن هاوڵاتیان پێداویستە سەرەکیەکانی ماڵەوە هێن ئەیفرۆشن شوێنەکەی بە دیوارەکەەوە لێ کردێتەوەرە بیشانە بەم لە ژوورە فرۆشتێت کابرایە سەلاجەکەی فرۆشی لە کابرای کرێخانوو هاتووە لەسەرم وەساوە بۆ 150,000 موبەری دەم ڕۆژانە لە ماڵانە ئەم بەردەم هی ماڵانە کابرا بۆ احتیاجی فرۆشتی برای شیرین پێویستی بە 100,000 بێ بۆ نمونە پێویستی بە 200,000 بێ تاقمەکەی فرۆشە بای 200,000 من دوێنە بۆ منە بەردەکەم دا بە کابرای قورئانەخوا 15,000 پێ ماوە ئەنی 15,000 فەقیرە بیا بەچی لەم ڕۆژانەیە کوڕێکە ئەلیها بیکابێ بوو غەسالێکی ئۆتۆماتیک و تەلەڤیزیۆنێکی لۆکی بێ وەرگی هەڵەسراو بوو وڵاتی کە معاملەمان ویستم دەی بکڕم دەستی کرد بە گریانتم بۆ گری برای گیانەوە وتی خوا ئەگەی لێ ئەمە بە قیسی وەرم گوتە لە بکرێ خانوەکەم و عیلاجی دایکم وەزی بازار چۆنە ئێستا وڵی بازار خراپە هۆی ئەم معزی ئەم کوڕە نامرۆناوە خەڵ زۆری ناوێرش بێتە دەرەوە و زۆری خۆی کارنتینەکە و ئەم جە دوای ئەوەشکاکە چی پێڵێن خەڵ زۆری ناوێت بێتە دەرەوە خۆی کارنتیەکە هەیە پارەی هەیە ناتێت دەرەوە ئەوشی فەقیر بۆکو ئێمە هەیە لەبەر خۆراوەسێ خۆی 2,000مانە من 250 منەیش حیزبەکانێەوە ئێستا خەڵک زیاتر چی شتێکی هێنێ لێرە بیفرۆشە بێ هەیە سەلاجەکەی نەی فرۆشەیە شتێکم ئەچێت لە بازایکە تۆزێ باشترە کڕێلەوەی کە نەکەی خۆی لە ماڵ پارە باشترەکات ئەشەی ماڵەکەی نیوەی فرۆش و دوای بینەی کڕێتەوە وڵی خەڵکەوەی زۆر کەسێ پێویستی بە پارەیە یا سەلاجەکە یا مدەمیدەکە تەکانێ فرۆشت زۆر بێ شتانی کە باش بێ بڕە پارەکە لە بازاڕای نەتێ فرۆشت خەڵکە فەقیرەکەی ئەوانە خۆ پێداویستی ماڵن یان ئیسا هاوینە
موبەریدەی پێویستە سەلاجەی پێویستە طبعا کابرا لە بەرەوەی پێویستی بە پارەوێت داوا لە جەنابیانێکی چۆک من نەکە سەلاجەکەیان جەمیدەکەی فرۆش ئێستا ئێوە کڕینتان زیاترە لەوەی شت بفرۆست وەڵایی کڕین زیاتر هەیە بەس فرۆشن کەمە نییە بە حکمی کە عەربوشنە کڕین کەمە جگە لە عەرەبەکان کوردەکانی خۆمان دانیشتوانی ناوشار مەگەرێکە فەقیر بەبێ سەلاجە کۆنێک یان مجەمیدە کۆنێ یان کەواتەرێ شتێ بکڕێرەوەی تر کابرا پێویستی بە پارەوە تا تاقمەکەی فرۆشێ بڵێن سبلیتەکەی فرۆشێ موبەردەکەی فرۆشە هەیە پێزانی جێ فرۆشن ئەرە وەڵازان ئەی موبەردەیە کە بە دەوری دووەرە قێسۆفەر ئەوی فرۆشە بە 50-60 ساری هەرزان نییە بەرەوەڵازان ئێستا نییە لە بەڕی مەعاش نییە هیچ نییە ڕێگەی جنوب نییە ئەوانە هەمووی تاسیری ئەم بازاڕی ئێرە بڵێن بە ئام کوردستان لەگەڵ جنوبایە وەک ناوخۆ ناوخۆیش نییە ئەم شتانە ناوخۆ بەکاری نایەن و ناشی کڕێ ئێستا ڕێگەی جنوب نییە شەکە هەر لە 90 نەماوە نەک لە خەڵک شتی ماڵەوەی خۆی هێنە بیفرۆشێ لێرە بیش فرۆشێ بازارەکە نایێنە بۆ شێوەی ئامیان زۆر کەمێت ئاراوەڵە زۆر کەم ئێستا کڕینتان زۆرتر یا فرۆشتن وڵایی لە ڕاستیە لەوایە یانی سەب بکڕی بەڵام فرۆشتن کڕین بیکڕی لەوایە کەم هەمێک بەس فرۆشتن نییە دڵنیا بە نیە ئەی گەورە ئەم بەڵام مسیبەت و ناڕەحەتی لەسەر ئەم خەڵکە و ئێمە مسڵمان و هەموو جیهان بە تایبەتی هەڵبگرێت خەڵک حاڵی ناخۆشە وەزعی خەڵک زۆر لە ناڕەحەتیایە هەتا بڵێ خەڵکی هاوڕێەوە یاوە لە ماڵەکەی خۆی ئەگەر حاجەتێک دوو دانێ لە نەوەی گەبێ نەوەیگانێنی فرۆشێ لەبەر بژێوی ماڵ و مناڵەکەی بەڵام ئێمە تەمەنامان هەیە لە خوای گەورە خوای گەورە دەری خێر و ڕەحمەت و بەرەکەت لەم خەڵکە بکاتەوە ئەم ناڕەحەتی و مسیبەت و بەڵایی کە هاتووە لەسەرمانەوە بازارەکە ئێستا بە بەراورد بە پێشوتان چۆن تۆزە فەرقی کردووە بەس بۆ شێوازەش نەکە خەڵک بە ئام باسیەکە یان تۆزە فەرقی کردو بازارکەم بۆ تۆ لەبەرەوەی ڕێ جنوب ژیراوە ژنا وردە ئیش و کار هەر هەیە هەر هەیە ئەگەر ئیش و کار هەبێ من دایخمە ڕۆمە ماڵەوە باشە ئێستا ئێوە جگە لە ئەوەی کە بێ بژێوی خۆتان و کەسانی کە لێرە ئیشەکەن دەربێنن ئەبێ کری دوکانەکە ئێستا کرێمدا بەڵێ باشە ئیشەکەتان ئەوە دەرەهێنێ بژێوی سەرجەم کەسەکانی ئێرە و کرێ دوکانیشی لە مەزە ئێستاە تەبات وڵی کرێ دوکان دەرچووە لەخوا بەزای بەشی خۆشمان کەمێ دەرچووە بەس بۆ شێوازە نەبڵم هەر بەشی عامی منە ماڵی مناڵەکە تۆزە باشە تاین لەوە باشە کە هەر هیچی دەست نەکەوێت کڕینتان زۆرەیە فرۆش وڵی کڕینیشمانی و فرۆش وڵا فرۆشتنیشمان خراپ نییە خراپ نییە خەڵک چ شتێکی زیاتر هێنێ بیفرۆشێ لەو شتانی کە بە هەیەن بۆیەوە وڵی خەڵک ئیتر جاری وایە بۆ نمونە کابرا و بەریدێکی هەیە ماتۆڕەکەی سوتاوە لە جادەی چاشی کات وەچی فرۆشێ من ماتۆری کۆرم لای خەمەسەری فرۆشم بەرەوە تاقمێنێ کەوانتەرێنێ کابرا لەوەچێ بیگۆڕێ خۆشتیماری خۆی نەبیفرۆشێ بڵێ من بۆی ئەیفرۆشم بۆ نان و ئاو ئەی گۆڕێت من خۆم چوومەتە ماڵەکەی میگۆڕیوە ئەلە حاڵەتانی کە لەم چەند ڕۆژە بینی بێتە خەڵک پێداویستی بفرۆشێ چ شتێکت بینیەوە جێگەیستەنە والله من هیچی وام نبینیوە بۆ شتانی کە دێشتی زۆر تازە نینە ئەوانە کە دێتم بازار ئەمی کۆنی یانیشتیوان نییە ئارە والله من هیچم نبینێ بڵێ ئەم کابرا ماڵەکەی فرۆشتۆ لەبەر نانە لەبەر ئاو هیچم نبینیوە نەیوتۆ لەبەر نان و ئاوی فرۆشم توێتی ئەم شتم لێ زیایە ئەم شتە ئەگۆڕم فرۆشم دوکان ئێستا بازار سفر یەک نەبوونی مەعاش دوو ئەم نەخۆشیە ئێستا جنوبیش بڵێن ڕێگا داخراوە ئەوە هەر بازارەکەی سفر کردو زیاتر ئێوە شتەکانتان بە خەڵکی جنوب بەفرۆش بەڵێ چونکە ئەشیای کۆنە خەڵک لێرە کوردەکەی فرۆشێتەوە ئەوەی کە ئێستا زۆر احتیاج بێکارە لە احتیاجیا بڵێن ئەشیای بکڕێت چینە کوردەکە شیان ناکرێت بۆ شوێ ئێوە ئێستا لە مازە ئێستا زیاتر شت ئەکڕین یا شتە فرۆشن والله ئێمە پێی پێویستی کردین بەس کڕینەکە شیە ئەو سعری جارانی پێ نایە بۆ نمونە تۆ بۆ بەڕێدێکە کڕین وەردێکی بچووک جاران بە 30,000 کڕی ئێستا لەوتی بە 15,000 بکردن نیوەی دابەزیوە لەبەروی خەڵک پاری پێ نییە ئەنجا مەعاش نییە ئیشەکە سفر ئێستا خەڵک ئەو پارێک هەشێتی لەوە چێ بەکاری بێنە بۆ خواردن بۆ ئیشی بڵێ پێداویستی ڕۆژانە بازار باش نییە بەعام باش نییە خەڵک هەمووی لێ قەوماوە
والله اشتواء بني ليرة حسد سلمي الكابرا لبقيني والاحتياج اشتواء أبروشه سد سلمي ليرة ك يا أجي جبري بەشێک لە دوکاندارەکانی ئێرە ئەڵێن کەم تا زۆرێک هەر ئیژماوە لێرە بەڵام بەبراود بە پێشوو زۆر فەرقی کردووە ئەوەی کە ئێستا جێگەی سەرنجە بەشێکی زۆری هاوڵاتی ئێستا شکلوپەلەکانی ئەفرۆشێ کەمتر ئێمە ئەتوانین شت بفرۆشین بە ئەوانەی تر کە دێنە ئێرە بۆیە باسییان لەوە کرد کە لەبەروی جاران ڕێگەی شارەکانی عێراق جنوب هەبوو عەرەبەکان هات نیشتیانە کڕی و ئەم کەلوپەلانی کە ئێرە خەڵگەی فرۆشت بەوە بەڵام ئێستا بەوەی وەزی کۆرۆنا و قەدەغی هاتوشەوە ڕێکارەکان لەوێ تون بوونەتەوە فرۆشی ئەویشیان نەماوە خەڵکی ئێرە زیاتر ئەتوانێت شتەکانی بفرۆشێ وەک لەوەی شت بکڕێت بۆیە فرۆشیان بە بەراورد بەکڕینەکان فرۆشەکان زۆر کەمی کردووە زیاتر شت دەکڕن لە وڵاتین ئەویش بە نرخێکی زۆر کەمتر بە بەراورد بە پێشوو ئێمە بەردەوامە بین بەڵام بچینی لای ناوپڕێک و دواترە گەڕێنەوە وڵات. لە دوای ناوبڕەکەوە سڵاوتان لێبێ ئەمانەوێت لە دوکاندارەکانی دەستگێڕەکانی ئێرە بپرسیم بزانین وەزی بازاڕیان چۆنە ئایا ئەوەی کە باسەکرێ ئێستا بەشێک لە هاوڵاتیان لەبەر بژێوی لەبەر نەبوونی کەلوپۆل و پێداویستی ڕۆژانە و ماڵەوەی خۆیانەیە نەفرۆشن تا چەند ڕاستە چه حاڵەتێکیان بینیوە کە جێگەی سەرنج بوو بێت لەم چەند ڕۆژەی پێشوە چه حاڵەتێکە بینیوە لەم چەند ڕۆژەیە کە ینی جێگەی باز بێ خەڵکێک پێداویستی خۆی هێنابێ بیفرۆشێ لەم بازارە زەرورانەی کە پێویستە هەبن لە ماڵە خەڵک لە ناچارە بێنێ بفرۆش وڵی هێنێ کابراکە زەرور بێ بۆ پارە ناچارە قەنەفەیەکەوەنتەرە شتێ پێداویستی ماڵ بێ کە پێویستی بێ بە پارەکەی بتوانێت بیفرۆشە پارەکەی ئەوە نەبێ کە و کەسە بتوانێت لەوانەیە پێویستی بە 100,000 بێ بۆ نمونە پێویستی بە 200,000 بێ تاقمەگەی فرۆشە بای 200,000 دەتوانێت ئەوە بفرۆش لەبەر ناچاریە لەبەر ناچاری فرۆشە کابینە جاران ئێوە لە بازاڕەیە گۆڕینەوەشتان هەبوو تا ڕادەیە خەڵک ئێستا گۆڕینەوەکە یاخۆت هەر یەکسەر ئەیفرۆشێ بۆ پارەکە گۆڕنی ئێستا بە زۆری بۆ پارەکەی فرۆشە گۆڕنەوە زۆر کەم بوو بە سەدان حاڵەت هەیە نەک حاڵەت هەیە بە سەدان حاڵەت هەیە خۆیان باسی ئەویان کردووە کە بۆی ئەی کاکەی کابرا شتێکی جوانی ناو ماڵەکەی چی مەجبورەکە زەرور نەبێ بیفرۆشێ ئەگەر نەگات بە دڵی تەباخی غا زەرور نییە ئەگەر نەگا بە دڵی بیفرۆشێ ئەو شتانەی کە زیاتر خەڵک پێداویستی خۆیەتی و هێنێت چین بۆیەوە پێتان فرۆش وڵای سەلاجەیە کەوانتەرە تەباخە مجەمیدەیە هەموو شتەکانە هی ناومە بەس هەندێک لەمانە هەر زەروریاتن هەوێ لە تەلەڤیزیۆنەکەی بە دیوارەکەەوە لێ کردوەوە بیشانە بەم لە ژوورە فرۆشتێت باشە بەڵام ئەمانە هەندێکیان پێداویستنی ینی زەرورن کە لە ماڵا هەبن ئەو کەسە کە ئەیفرۆشێ لە بەرامبەر شتێکتان لێ ناکرێت بخاتە شوێنە هیچ شتێ ناکرێت برای بەڕێزم کابرا کە پارەی پێ نەبێ مناڵەکەی داوای پارەی لێکا مەجبورە تەلەڤیزیۆنەکە داگرێ بیفرۆش چی بکە یعنی چی بکە لە حاڵەتێکە هیچ ئیشێک نییە فەرموو زەلاممان نییە کرێکەی دەرکرد بێممان دوکانشان لە ساحێبی دوکانەکە کرێکە و دەرکردووە هیچ کەسێکمان دەرمان نەکردووە هەر لە حوتی بەیانیەوە بۆ 6 ئێوارە لەیران کرێکە دەرناکا بە باش یاخریانی ژیان وان ناڕوە لە 130 ئەفرۆشرێ یعنی نەگەشتوتە ئەوەی کە بڵین بێتە حاڵەتی کێوە کە بەعام بفرۆشرێ بەس ئیتر هەیە زۆر هەیە ئەی فرۆشێت بە زۆریشی بڵێن ئەمانی کە لە جنوبی شەو هاتوونە شتەکانیان ئەفرۆشنەوە چون بۆیە چکە ئەم بڵێن بتێن دەتەوێت کاسبیتیان نەماوە کاسبیەکە زۆر کەس بوو زۆر کەس بۆ لێرە ئیتر بتێ بەلایانی مەعاش و مەعاش نییە تێگەیشی جا ئەم بازاڕی ئێمەش ئەوەی کە بە لێرە شت بکڕێ شتێکی بچووک ئەکرێ شتێکی کەمەکڕێ بەڵام وەک بە ئام زۆر بفرۆشرێت لە جنوبەوە یان ئیکڕن ئێستا باس لەوە کرد و تو 130 بۆ 140 خەڵک شدەیە فرۆش ئێوە جاران گۆڕینەوەتان هەبوو یان بۆ نمونە کەسێکە ها شتێکی هێنا ئەیفرۆش لە بەرامبەر شتێکی ئەکڕی ئێستا ئەو حاڵەتانە ماوەیە زیاتر خەڵکەکە هەر بۆ فرۆشتن کەلوپەلەکە ئێستا نایفرۆشە ئێستا بۆ فرۆشتن بۆ نمونە من زەلام هاتوو کتێتی سەلاجم پێویستە بە خێزانم تۆ جارێ بانەی کڕین بزانین ئەو مەزرعە چی بەسەریەت سەلاجێکە کڕی تێگەشی یان نایگۆڕین سەلاجەکەم کۆنا ئەمێ بیفرۆشم سەلاجێ تازە بکڕم نایکەم ئەوە ناک تا وەزعەکە باش بێت تا بزانم لە 100 کە بژەی ماڵم ناڵم دابینەکەم ئەتوانم شتەکانم بگۆڕم ئێوە ئێستا لێرە کرێی دوکانیشتان لەسەر ینی
داهاتان ئەوە نەبێ کرێ دوکان و بژێوی خۆشتانی پێدا لە پێشە باش بوون بەڵام ئێستا ئەم زروف وەزعی لەگەڵ ئێستاە کرێکانمان زۆر زۆرە بۆمان دابین نەکرێن. باش لەوە کرێ خەڵک ئێستا وردە وردە کەلوپەلی ناوماڵەکەی کە پێویستێتی هێنەی فرۆشێت ئەم حاڵەتە هەیە لێرە بەڵێ بەڵێ زۆرە هەیە ئێستاکە بڵێن پارەی لە ماڵەوە نەماوە ئەو شتێک کە ئەوە بڵێن لەوانەیە پێویستیشی بێ کە چیارەی فرۆشێت لە مەجبورە جاران خەڵک کە هاتەم بازارە پێداویستێکی ئەفرۆش یا گۆڕینەوەیە کردیا ئەیفرۆشت و تۆزێک پارەی ترێ خستە سەر و شتێکی تازەتریە کڕێ بەس ئێستا باز لەوە کرێ نەگۆڕینەوەی نە ئەوەی شتی تازە بگرێت زیاتر هەر بۆ فرۆشتن هەر بۆ فرۆشتنەگی ناتوانێت بەڕاستی یعنی وەزەکە زۆر زۆر خراپە ئەمانە ئێسەمە ئەم برادرانە عەرەبن لێرا شتەکڕن یعنی بۆ جنوب ئێستا ڕێگای جنوبیش نییە ڕێگای ئەو ژۆستاوە بەڵێ بەڵێ ئەینا ئەو کاتە بڵێن کە ڕێ جنوب هەبوو ئیتر ئەوە شت باش بوو یعنی شتی ئەم دەستی دوێژە فرۆشە یعنی وەک سەلاجە وەکو غەسالە بڵێن ئەم شتانە ینی بڵێن ئەم شتانەی کە پێویستی ناو ماوە ئێستا ئەگەر تۆز بچینە دۆەوە خەڵک زیاتر چ شتێکە هێنەی فرۆشی ینی ئەو شتانەی کە لە ماڵەوە یعنی ئەو شتانە چین کە بەڵێ حەزەکەم بیفرۆشم و پارەکەی وەڵی بە زۆری بڵێن مجەمیدەیە شوێن بڵێن ژووری خەوتنە ئەمانە کە کابرایتر پارەی پێ نییەوەی تر ئەی فرۆشی حاڵەتێکت بینیوە جێگەی باز بێ لەم چند ڕۆژێک پێشوە وڵی حاڵەتەکە لێرە زۆر ینی تەماشاکە بازارەکە هەر چۆڵیشە بازارەکە هەر چۆڵیشە وەزعێکی زۆر ناخۆشە ینی بەڕاستی خەڵک پارەی پێ نییە وەڵای ئەمە کڕینەکەمان زیاتر ئێستا فرۆشەکەمان کەمە خەڵک ناتوانێت خەڵک ناتوانێت خەڵکی ناخۆی خۆمان هەر نایکردنەوە وڵات توانای هەر نەماوە جنوب و جنوبەکەش ێستا نایە بە بۆنێ ڤایرۆس و مایرۆسەوە ئەجا ئێوە بۆم شێوازە هەر بکڕن و فرۆشتان کەم بێ ینی بژێوی بۆ نمونە خۆتان و کری دوکان و ئەمانە چۆنێ باوەڕکە لە گیرفانی خۆمانە دێن کری دوکان قازانجی دوکان بۆتان دەرنایێت بە چییە ئێستا بۆ نمونە من 25 ساڵە لەم بازارە هیچی شێکی تر نازانم لەمە زیاتر هەمومانوان گشتی هیچی شێکی تر نازانین تر خۆمان هاتە دەست خات حاڵەتێکت بینیوە لەم چەند ڕۆژە کە جێگەی باز بێ ینی سەرنج ڕاکێش بێ لای خەڵک داماوە بە قوربان ڕۆژانە هەموو حاڵەتێکە بینی خەڵک تێ فەقیر دەڵێ سوێن بەخوا بۆ ژەمێنانەی فرۆشم بۆ کری خانۆکەمەی فرۆشم سەلاجە لەم هاوینە زەرورترین شتە لە ماڵا بێ کابرایە سەلاجەکەی فرۆشی لە کابرای کرێخانوو هاتووە لەسەر مۆستاوە بۆ 150,000 بۆ 200,000 بۆی کرێمانێکی بێ بە ئەیمانی داهات و چیەکە چاران خەڵک ئەهاو تاقمی قەنەفەی ئەکری بڵێن تازەی کڕی بوو وەزعی باش بوو مەعاش هەبوو وەزعی باش بوو پارەی پێ بوو ئەی گۆڕی بە مۆدێلێکی بەرزترە و ئەوەیە فرۆش و مۆدێلێکی جوانتریە کڕی بەس ئێستا کابرا لە احتیاجای فرۆشێ بۆ مەسرفی ژیانەی فرۆشێ بۆ مەعیشەتی فرۆشێ ینی بۆ شتێک نایفرۆشێ کە بڵێ وەڵای ئەمە ئەفرۆش مشتێکی جوانترە کڕم ئەوە ناما ئێوە وەکو دوکاندار طبعا هەم بۆ بژێوی ژیانتانەوە بێ کرێ دوکانەکەش دەربێت یعنی ئەتوانێتەوە نەفرۆشتانە بێ کرێ دوکان نەوەڵای ئێمە کرێ دوکانەکە ئێمە دیتە ئەمە ئیشمانە مەجبورین دوو مانگ سێ مانگ باوەڕم پێ بکە سێ مانگ کرێ دوکان لە گیفانی خۆمانە دەی سێ مانگ بۆ 4 مانگ تێگەی داهاتمان نیە لەبەر ئێمە عەرەب شتەکە لە جنوبەوە بۆ جنوبی فرۆشین ئێستا بەوەی ئەم ڤایلۆسە کۆرۆنایەوە ڕێگەی جنوبیش نییە زۆر بەکەمیە یعنی کابرا مەگەر جاری وا هەر زۆر زەرور بێت ئەجینا ئەوش نەماوە ئەوە تا سی دوکانەکە کە خوانی بڕاخۆ شوێن نیشتی تیا بێت مەجالمان نییە شوێنمان لە ماڵەوە مەغزەنمان گرتووەری خەڵک شتمان تێ کردووە لەبەرەوەی بێبازاڕیە ئەو شتانی کە خەڵک زیاترەی هێنە بیفرۆشێت چی قەنەفەیە باوەڕم پێ بکەم موبەریدێسە منسمی نییە موبەریدەم دەم ڕۆژانە لە ماڵانە ئەو موبەردەم هی ماڵانە کابرا بۆ احتیاجی فرۆشتوەتی برای شیرینە ینی زروفێکە مەگەر هەر خوای گەورە چاککاینە ینی کە ئێستا ئەبێت زەرور بێ و لە ماڵە هەبن و پێداویستی ڕۆژانە لە هەیوەتە ئەوانەی هێنەی فرۆش بەڵێ هەر لە احتیاجی فرۆشی خۆ یعنی ئێستا موبەریدە کاتی نییە منسمی نییە سەلاجە کاتی نییە باوەڕم پێ بکە هەیە لە احتیاجی فرۆشی هەیە هەر زۆر محتاج و زۆر داماوە کاکە کابرا پارەی پێ نییە 6 مانگە وا بۆ 7 مانگە چێ معاشی وەرنەگرتووە یعنی تۆ سەیری کە 7 مانگ کابرا کرێت چی بێ کاکەوە خاوەن مانیە دوان سیان هەر ئەوەی بۆ کرێویش دەسەڵاتی نییە تێگەی باز لە حاڵەت یەکرێک کاڵێن
هاوڵاتیان پێداویستە سەرەکیەکانی ماڵەوە هێن ئەیفرۆشن. شوێنەکەی بە دیوارەکە لێ کردێتەوە بیشانە بەم لە ژوورە فرۆشتێت. کابرایە سەلاجەکەی فرۆشی لە کابرای کرێخانوو هاتووە لەسەر مۆستاوە بۆ 150,000. موبەری دەم ڕۆژانە لە ماڵانە ئەم بەردەمی ماڵانە کابرا بۆ احتیاجی فرۆشتوتی برای شیرین. پێویستی بە 100,000 بێ بۆ نمونە پێویستی بە 200,000 بێ. تاقمەکەی فرۆشە بای 200,000. من دوێنە بۆ منە بەردەکەم دا بە کابرای قورعانەخوا 15,000 پێ ماوە. علی 15,000 فەقیرە بیا بەچی. لەم ڕۆژانەیە کوڕێکە ئەلیها پیکابێ بوو غەسالێکی ئۆتۆماتیک و دەرەزانێکی لۆکی بێ وەرگی هەڵەسراو بوو. وڵاتی کە معاملەمانەکە ویستم لێ بکڕم. دەستی کرد بە گریانم بۆ گری برای گیانەوە. وتی خوا ئەگەر لێ ئەمە بە قیسی وەرم گوتۆ لە بکرێ خانوەکەم و عیلاجی دایکم. خەڵک جاران کاتە ئێرە گۆڕینەوەیە کرد یا شتەکەی فرۆش وەشو لەو لاوە شتێکی تری خستە سەر شتێکی باشتریە کڕی. ئێستا خەڵک باز لەوە کرێت کە زیاتر پێداویستە زەرورەکانی شێنە ئەی فرۆشێت. کاکە تۆ گە پارە پێ نەبێت چی لێکی ماڵ ئەڵێ ماڵی سپی بە ڕۆژی ڕەشکاک تۆ ئەشاکەوی تۆ گای پارە پێ نەبێت مەجووی دەستکەی بەتانێ بیفرۆشیان مەعارەزەکە بفرۆشی کاک وای وانی کە تۆ ئێستا تۆ ئەوە ئێوە کامێرانە وانیە ئەگەر معاشتان نەدەن ئەم شاکەنیەوە نابەخوانای. چ شتێک لەم چەند ڕۆژا بینیتە ینی جێگەی سەرنج بۆ جێگەی ئەوە بووە کە هەستکەی شتێکی زۆر ناڕەحەتە خەڵک پێداویستی خۆی بفرۆشێت. وڵی خاڵە هەر ناڕەحەتە بچی حەز ماڵە شتێکی خۆی بفرۆشێ بەڕاستی ناخۆشە ساگە بە شەق پێتە فرۆشن چۆن تۆ لەبەرەوەی کە پارە پێ نییە کاک ئایرای چیز تۆ گە پارە پێبێ بۆی فرۆشی کاک. کاکە خەڵکەوە نەفەقیرە هیوا هەیە شوێنەخوا من دوێنە بۆ منە بەردەکەم دا بە کابرای قورعانەخوا 15,000 پێ ماوە. علی 15,000 فەقیرە بیا بەچی بیا بە مەسرەفی ماڵ بیا بە میوە بیا بە خواردن بیا بەچی. ئەرە بە شوێنی خوارتی قەستەم بەخوا 15,000 پێ. جاران کە خەڵک هاتە ئێرە یان گۆڕینەوەیە کرد لەگەڵ دوکاندارەکان ئێرە یانەوەی ئەهات شتەکەی فرۆش چوو لەو لاوە شتێکی پارەی خستە سەر شتێکی تازترە کڕی. ئێستا ئەو حاڵەتە هەست پێکەن زۆر بە کەمی ماوە نەماوە زۆر کەمە. کابرای هەیە بۆ نمونە ئەگەر دوو تەلەڤیزۆنی بێت تەلەڤیزۆنێکی هێنەیە فرۆشێت هەر نەبێت جای تەلەڤیزۆنەکەش هێنێ فرۆشە و دانێش لەبەرەوەی چۆنەڵێتە کارەکان باسییان لەوە کرد هەیە موبەریدە کە ئێستا زەرورە بۆ هاوین سەلاجی هەموو جەمیدە کە زەرور ئێستا بن ئەوانیش هەیە ڕاستە پێویست نییە لە ماڵە هەبوو دەی پێویستە کابرا مەجبورە یانی لەوایە زەرورە بە تاکید بەسی وا هەیە بۆ نمونە چووکە معاشەکەنیەک بە هەر کەسێ بڵێ لەوایەوە خۆی وابێت ینی بێپارە بێ ئەویش وەکۆی سە بۆ نمونەڵێ براکەی ئامۆزایەکەی ئەگەر پێشی بڵێ بۆ جارە 10,000 بداتێ ئەو پێداویستی ئەو لەوایە تەواو نەکات پڕی نەکاتەوە بەڵام ئەڵێ کابرا لە شتێکی خۆم بفرۆشم لەوەی باشتر کە داوای قەرز دەیکێتتر بکەم چکە لەوای ئەویش وەک ئەو معاش خۆر بێ معاشەکە نیە بە شێوەیەکی عام کابراکە زۆر نێ بۆشتی ماڵە فرۆشێت. زیاتر چ شتێکی هێنە بیفرۆشێ ئێستا واللهی ئەوەی کە لە خۆی زەرور ئەوەی لە خۆی زیاد بێ فرۆژێ ئەگەر زیاویش نەبێگەر مەعیشەتی نەبێ مەجبورە بیفرۆشێ پەنا بۆ کوێ بەرێ هیچ پەنایەکەیە پێداویستە زەرورەکەی ماڵژە هێنە ئەی فرۆژێ ئەگەر پارەی پێ نەبێت چی بکە کاگەورە دەسەڵاتی نییە هیچ ڕێگەیەک نییە و هیچ جەیەک نییە کە بۆی بچێت کە بژێوی سەرچاوی خۆی دابی بکە حاڵەتەکە بینوێ جێگەی سەرنج بوو بێ خەڵکێک لەبەر زەروریەت ئەو شتە فرۆش وەڵڵی زۆرمان دیوە بەس باز ناکرێ کاکە ناکرێ باسکی زۆر هەبووە شتی وا زۆرەیە کاکە خەڵکی نەبوونە ناڕەحاتە وەزع وەستاوە ژیانی خەڵکی بە عام وەستاوە ئێستا باز لەوەکەن جاران ئێوە کەلوپەلەکان زیاتر بە جنوب بەتان فرۆست سەر جنوب گیراوە خەڵکی خۆمان ناشتی کۆنە بکڕن خەڵکی خۆمان بە کەمیە ئەگەر جنوب نەکرێتەوە بازار و خەڵک پارەی دوکانەکەی پێ نادرێ خەڵک نییە کە شتەکەی لێ بکڕێ بڕوات و تەداول کات تەداولی بازرگانیش نەما لە بینی محافظە بۆ محافظەش ئەوە من خۆم ئەوی شاقە بڵێ خۆم ئەشای کۆنە ئەکڕمەوە بۆمان باس ئەوەی خۆم بڵێ من ئەشای کۆنە مەسا من لەم یەک دوو ڕۆژە عایلەیەکە و دوو پاسینان پێ بوو مناڵەکەشی لەگەڵا بوو فرۆشتی بڵێن بیفرۆشێت
کەوتی ئەیفرۆشم مناڵەکەی دەستیا پاسیلەکە لە تای پاسیلەکە نێزانانی چی بکە وەڵام من لێم نەکڕی چکە ویژدانم ڕێگای پێنەیە حەزی نەکرد ئارەوەڵا ئەوە هەم بینی بە چای خۆم ڕۆژانە دووبارە بە تۆم شتانە بەس ئەوم بە چای خۆم بینی من لێم نەکڕی لەبەر مناڵەکە زۆر ناڕەحەت و کاریگەری وەڵا زۆر تەسیر دەکردم بەس من لێم نەکڕی وتی منە ئەشیام نایە و پاسیلەم نایە لەبەر مناڵەکە باوەڕی ئاوە تۆ پاسیلە گرتە بوو باوکی وتی بەخوا لەبەر احتیاجی فڕۆشم بۆ پێداویستی ماڵەوەیە ئەوم خۆم بە چای خۆم بینیوە باشە ئێستا ئێوە تەمان جگە لە بژێوی خۆتانە بکرێ دوکانیش بدەن بەڵێ ئیشەکەتان لە مۆزە ئێستایا بەشی کرێ دوکان و بژێوی شەکات ناشەدوو ئەوە نەک بەشی دوکان ناقە بگرە شاگردەکانیش ئیزدێن هەنێ دوکان هەیە شاگردەکەش ئیزن ناوە ئەبرە کابرا نە کرێ دوکانەکەی بۆدرێ نە کری شاگردەکەی بۆدرێ مەزبورە شاگردەکە ئیزن بات تا وەساق باشە بێتە وڵی بۆ نمونە لەم ڕۆژانەیە کوڕێکە ئەلیها پیکابێ بوو غەسالێکی ئۆتۆماتیک و دەرەزانێکی لۆکی بێ وەرگی هەڵەسراو بوون لۆک بوون هەردووکیان لۆک بوون کاکەمەتی وڵاتی کە معاملەمان ئەویستم دەی بکڕم کە دەست کرد بە گریامتم بۆ گری برایگیانەوە وتی خوا ئەگەی لێ ئەمە لەبەر و دایکم نەخۆشە عیلاجی نییە بۆی بکڕم ئەمە بە قیسی وەرم گوتە لە بکرێ خانوەکەم و عیلاجی دایکم ئێستا نەمەی فرۆشم زەرەرەی فرۆست زەرەر قەناعەتی وازم لە حەوەرەکە وشکی پیاویە بە سواوەرەکە بۆ کوڕم من لێم نەکری پیا ڕاز بڕوە یای بۆ کوڕە بە سواوەرەکە بالۆکی کڕی و بە قیس ناوی لە بە نەختی فرۆش لەی بوو دەست کرد بە گران کابراکی جوان چاکیش بوو تی بەخوا احتیاجی فرۆشم بۆ کرێ خانەکەم بۆ نەخۆشی دایکم ئەرەوەڵ حاڵەتانەیەوە بین ئێستا بەخوا ڕۆژانە ئەیبینی ئەرەوەڵە بەخوا ئەبرز مەتوانێکم بینی لێرە ئاوێنێک بووە ئەمە نیومەتر بووە بۆ ئیبرۆژ ئاوێنی وڵی پارێک لە باسەکەم بێنێ بێ بڕۆمەوە ئاپرێت بە ئابایەک و ئالێرە ئاوێنی فرۆش ئاوێن ئەیگوێن بە حەوەزار شتا نابینی ڕۆژ بۆ ڕۆژی سێرەکە وەسەکە خراپە بێ ڕۆژ بۆ ڕۆژ ئەم دوکانە بۆ من ئەم دوکانە مانگی 30 وەرەقە کرێ دوکانەیە بەخوا بڕۆ ناکەم 15 تا بەیاکایت مەزبوورە بیشی کەچی بکە ئەوەی کە بینیتان ڕاوسەرنجی دوکاندارەکان بوو ئەوان بەگشتی باسییان لەوە کرد کە خەڵک لە تاو نەبوونی و لە تاو بژێوی و لەبەرەوەی زۆربەی سەموچەی نیە و بازار کەس بووە ئەو پێداویستە زەرورانی کە لە ماڵەوە هێنێ لێرە ئەیفرۆشە بە نرخێکی زۆر کەمتر هەتا یەکێک لە ئەو دەستگەڕانی کە لێرە باسی لەوە کرد کە خەڵک هەبووە بە قیشتی لۆکی کڕیوە هاتووە لێرە بە کەمتر فرۆشتوێتی لەبەرەوەی پێویستی بووە هەنی قرزێکی زۆری خیناوەتە سەر خۆی لەو حاڵەتەیە بەڵام لەبەرەوەی پێویست بە پارەی حاضر بووە لێرە بە زەرەر فرۆشتوێتی بۆیە باسییان لەوە کرد کە وەزی دوکاندارەکانی ژەوەندە ناڕەحەتە زۆر جار کری لە ئێستاە کری ئەو دوکانش دەر ناهێننەوە کە ئەبێ کری ئەم دوکانانە بدەن یاخود هەندێکیان جازەی شاگردەکانیان داوە شاگردەکانیان نردوتە ماڵەوە لە برەوەی ناتوان کری دوکان و شاگرشیان لەسەر بێ بەیەکە و زیاتر لەسەرمان بکەوێت ومێ دەکەین هەرچی زۆر حکومەت هێرێ بتوانێت بەدەم داوای هاوڵاتیان دوکانداران و خەڵک بەگشتیەوە بێت بۆ ئەوەی لە تاو ئەم نەبوونیە و لە تاو ئەم بێزاریان کە لە ژیان هیانە بە زووترین کار ڕزگاران بێ ئاواتی سەلامەتی بۆ ملیاکتانە خوازین تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ